ئەو گۆرانیە نوێیە بۆ یەکەمین جار پێشکەشە بە کاکە هاوڕێی خۆشەویست و هەموو میوانە ئازیزەکان هیوادارین بەدڵیان بێت. نمزانی یار شکاندی پیمانی هر گوتت دێمون هاتی دڵم مرد بە چاوەڕوانی بێوەفا بووی نەمزانی یار شکاندی پیمانی هر گوتت دێمون هاتی دڵم مرد بە چاوەڕوانی دا بڕۆ وازم لێ بێنە چیتر نێیەوە سەڕێگە بیرم ناچێ ئەو شەوانەی بۆ دووری تۆ دەگەریا بیرم ناچێ ئەو شەوانەی بۆ دووری تۆ دەگەریا خمدایا ڕۆژنیانم سوتێنێ چاوتێر نابێ لە گریا هیچ کەس نییە بم دوێنێ ئاگرێک لە ناخمدایا ڕۆژنیانم سوتێنێ چاوتێر نابێ لە گریا هیچ کەس نییە بم دوێنێ دا بڕۆ وازم لێ بێنە چیتر نێیەوە سەڕێگە بیرم ناچێ ئەو شەوانەی بۆ دووری تۆ چەندە گریا ئەو شەوانەی بۆ دووری تۆ چەندە گریا دا بڕۆ وازم لێ بێنە چیتر نێیەوە سەڕێگە بیرم ناچێ ئەو شەوانەی بۆ دووری تۆ چەندە گریا